بەناوی خۆی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینانی خۆشەویست خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە بۆ هیوای ئینشاءالله ئەمڕۆ بتوانین شتێکی جیاواز لەوەی کە لە ڕابردوودا پیشانمانداوە بخێنە بەردیدەی ئێوەی خۆشەویستان ئێمە ئێستا لە چیای بەنی هەریرین. بەنی هەریر چیایەکە کەوتوتە نێوانی بە دەستی ڕاستە دەشتی هەریرە واروها بەدیوی ئەو دیویشە دۆڵی ئالانە و واروها خەلیفانە بۆ هیوایی کەی ئەمڕۆ ئێمە لەسەر ئەم چیایە بتوانین شتێک پیشانی ئەوەی خۆشەویست بدەین کە جیاواز بێ لە بەرنامەکانی ڕابردوومان چونکە لێرە ڕاستە ئێرە گوند نییە بەڵام لێرە جموجوڵ و ژیانێکی زۆر گەرم و گوڕ هەیە کە جار هەیە لە هەندێک گوندیش گەرم و گوڕترا بۆ هیوای ئێمە بەخسە ئەم دیمەنەتان پیشان نەدەین یاخود ئەو دیمەنەتان بۆ دروست نەکەین بەڵکو ئەوەی کە پێویستە ئێمە بتوانین لە ڕێگای کامێرەکان بۆ ئێوەی خۆشەویست بیگوازینەوە فەرمونون بە پێکەوە ئەمڕۆ لەسەر چیای بەنی هەریر بەرینە سەر فەرمونون. السلام عليكم. سلام عليكم. سلام ورحمة الله وبركاته. تو ئێستا هاتووی لەسەر چای بەنی هەریرە وانە لەکوێوە هاتووی؟ خەلیفان. باشە کەی هاتوویت؟ والله تقریبا ساعت 5 ئەوانە بەڕێکەتین لە ماڵێڕە. تۆ هاتووی ئێستا ماسکۆکەیتەوە؟ بەرێ بە چیلۆی کڕی بە سەتڵی کرد؟ نا بە چیلۆ کڕین عینەن لە دکانێش بە چیلۆ فرۆشینەوە. ئێستا ماستی چی لە ئێرە هەیە؟ بە زۆربی ماستی بزنێ زیاتر لێرانە مەڕیش هەیە تێکەر بەس کەمە. ماسی مەڕی کەمە هەوسارێکە بخۆزان لەوە ڕۆشت کەمترە وەکو وشکە ساری بەس ماسی بزن ماشەڵا ئەو باشە زیاترە. ئەی بەس ماز ئەی پەنیر نانە پەنیریشە بین ماسیە بین پەنیریە بین لۆریە بین ئەوانی خۆماری ئەو معمیلەکان هەینن لێرانە هەر کەسی ئەوانی معمیلی خۆ ئەبین. باشە بەس ئەم ڕێگایەکی خۆڵینە تای بێ خوارەوە ماستەکە خراپ نابێ؟ نا باشە سبەینا زوو دەین زووشە گەڕینەوە ماسەکە تریش نابی ئەگەر تۆزێک شلبی ئەو شلەکەش ئەو پەڕۆ کوشتانە لەتکانی جوان لێ گۆڕین دەخین و نامزەمی دەی سترەکان لە سێک دانین زۆر جوانەبی ئاوکە لێ دێ ویشکترێبی خۆیتی جوانەبی. یعنی تۆ هەموو بەیانێک دێ یا ئەوە بە هەفتەی جارە دوو جارێ؟ هەموو بەیانێک دین هەتا زۆرە هەموو بەیانێک دین لەبەرەوەی ئێستا حسابکە ماشەڵات بکە پڕەبی تاوقاتە شتێش لەسەری بارەکەین حسابی ئەوەکەین هەم بەیانێک بین ئەگەر دوایە کەشکم بوو مەسەلەن لۆ پاشی مانگێک دوو مانجی دیکە بەرەو پاییز ئەوە کەمتر دێن نەتوانین دوو ڕۆژە جارێکی بین ڕۆژی نایەکی بین ئەوە کۆکەین. باشە با بزانین ماستی ئیهێن ئێم چای بەنی هەریرە لە خەلیفان و دەوروبەری بەناوبانگە زۆریش بەناوبانگە ماشەڵە ماستیشی دەرەجەیەکەم بێعی بە خاوینن مادەم خاوینیشن ئەلحەمدولیلا هەمویان کاسبن و نوێژیەکەن ماسەی خاوینە لۆ تامێش تامی زۆر خۆش عیبی نییە ئەوە لە تکانیشن هەیە مەسەڵەن لە خەریفانێ تکاندارین ئەوەی کەش معمیلین هەن ئەوەی بە زۆربی لۆ هەولێری ئەنێرین و بە تەکسی و مەسەڵەن بە معمیلاتی و تکاندار هەیە لۆ ئەنێرین یان بە زۆربی لۆ مەتحەمەکانە نێرین لۆمارە ئەوەی لێ نەکرد. من ویستم پرسیارکەم بزانم هەر ئەم ماسە بەس بۆ خەلیفانە یاخۆ ئەڕوا بۆ سۆران بۆ هەولێر هەموو زیاڕوە ئازیاتر لە هەولێرێشەنێ بە زۆر معمیلین لە هەولێرێنە مەسەڵەن لە مێژە تکاندارین معمیلین هەنە ئەوەی تەلەفۆنیەکە مەسەڵەن لۆ 2 مارە لۆ 3 مارە وەکو برا و خوشک و چیژ و ئەوانە ئەرێن 100 چیلۆن لۆ بنێر یان لۆ 50 چیلۆن لۆ بنێر بە تەکسی لۆیانە نێرین لۆ گەراجی. ئەوە خەریکی چین؟ بە قورعانەوە عەوزەی لێ دەین زەلالوێندایانی دوڕێ ئاوێشتەی ئەەکەین لۆ عەیوانی ئەو چێ دێمەکارە ئاوی نییە ئێزە دەبی ئاوی بکڕین بتەنکەران ئێزە دەبی تێ بکەین و عەیوانەکەی لێ ئابدەین. باشە ئەی دای نادا بە قورعانەوە لە لالوون داوینێ لالوون هەیە دەخمێن 10 مەترە بەرین ئێزە درێژی بەکەی پێخۆین چەندی گرتیوە
إذا تنشيش أوادين نوع عيواني وآويت إكينو ئەو حوزەیەکەن بەشی چەند ڕۆژەکان بەخۆرا لەوانێ بە هەفتەش بکە دە شەر عیوانش عیوانەکە زۆر بی بەخوای بە هەفتە چی ناکە ئەگە کمیش بۆ لە بێزیاترش دەکەم بەتابەتی مانگا و چێر و ئەوانە زۆر ئاوێ خۆنەوە ئەرێ وەڵاوە زۆرەکە بەسەمە غەربی مەڕون هەیە بزنە و مانگا شوێن کما ئەرێ وە لێزان مەڕە و بزنە و بەرخ و کار و ئێستا سەوزەجا و شت ئەوەندە ماوە کە زۆر توی نینە بێ بەخۆن ئاکم بووە ئەرێ وەلا کم بووە دنیایەکە بڕۆکە و سارەخە بەهۆش کە سارە ئێزا ئاوشتینە ئێزا دەبی ئاوی لۆ بکڕین وەلا بابزانم تو ئێوە لە دیوی ئالانەیەوە دێنیا لە لای هەرینەوە لە مەلە هەریە دی بەرێ لە ئیسی ساوێ و باویا و خرواتانی وێزەوە لەبێ ڕادینە و سیایزە کەسەی لە ڕاستەوە سەرەکەوین ئەو دووشی لێنە لای بنابی ئەوانیش هەردێن هەم لە هەر بلادینی بابزانم ئێوە ساڵی چەند شوێنەکەن کویانی ینی چەند جیان دەچن وەلایزە جستانە وشی بوار دەهات دینە ئێرانە وەلایزە پاشی بینشکەش مانجی شەشوان وەلایزە هەیە دەسینی توانەش دەچن کوێستانی سینە تووسانی ناوەندێ و نەرگۆردی و پشتی سۆمانێ و منتیقان حیوان لێرەوە بێ بە سایرە بەرن بیگوازنەوە بەخۆن ئازە هەیە بە سیارێ بە هەیە بە پێیانی ڕوا ئێزە هەیە بە سیارێ باوی لۆریانەگیری زاوی عیوانەکەی زۆربی سێ لۆری سا لۆریاگرن بە لۆریان نەبن وەلای زال عانەکە ئاخری بە لۆریان نەبن ئەگەنا وەختی خۆ بە پێیانە ڕۆشتین بە پێیان نەسوون عیوانەکە ئەم بردەی سوانێ و بەس باشەوە بە چەند ڕۆژەکات ئەو کوێستانە والله تقریبا بە پێ ڕۆژاسی شەو پێ ڕۆژی پێسی خۆناغ بە خۆناغەچی زە لێرەم لێرە ڕوا ئەستە بێزانی بەس بە پێوەی کە ئێستا ئێرە تازە ئەم گۆموشتە دروستەکەن واز و ناڕۆن لێرە بەخۆن ئازە ناوەلا زەما دشکن بە هەفتێشی ئەو بە هەفتێشەکات تقریبا 10 ڕۆژ 15 ڕۆژ هەر لێرا بین زانجیر وەختی شتانە دێزەوە بارەکەین و هەچینی شتانی بابزانم چەند ساڵە کاری ڕەوەندایەتیەکەی وڵی وتێ لە منداریەوە کاری ڕۆناتەکەی کاری ڕەوەندایەتی تۆ پێم بڵێ خۆشە ناخۆشە چۆنە وای خۆشە و نەخۆشە ئەو زمانی نەخۆشە ئەرێ وەڵا زێنی زێنی عیوان لێ ئاودەین زێنی عیوان لێ لەوەڕینین چێ وڕێنینە باش ئەی خۆشیەکەی چییە لە چیاکەی وڵا خۆشەکەوێ عیوانی بەخێوەکەی ماسە خۆین و پەنی لێ فرۆشین و های فێنێک لە سنجی خۆشەکەی دەوەی دایما خۆ دەبی ساب عیوان هەبی دەبی سایق قەبی دوێ مشتەبیمە ئەمە ساب عیوانی دا بە دۆستی داکەین بابزانم تۆ مەڕت هەیە یا بزن ناوەڵە مەڕ بزن بەرێ باشە کاری کامیان خۆشترە مەڕیا بزن وڵا هەردووچان خۆش عیوانە مەڕاوکە بزنەوە هەردووچان خۆش بابزانم تۆ بۆ خۆت حەزت لە ماسی مەڕیایی بزن وڵا هەر ماسی مەڕان خۆشتە لێ بزنان باشە تۆ بابزانم چەند جێگاکەن چەند دەستنە کوێ وڵا لێرە لە سیساوی ئەڕۆنە سینە تووسانێ دوسێ ماگان لێوی بەترس و لێەوە لە ڕزوو ئەلغامە و تیارێ و تۆپە و ئەنجێدا دەین و ئێرانە بینەسێ قڕاوێن گۆ بینین ئێرە ئەو ئاوە ئەو ئاوای بخۆنەوە دەبی ئەو ئاوی بخۆینەوە ئەها بەرخان لێرە ئاوادەین ئاوێ ناخۆنەوە بە سەزمانێک گوناە ئەی باشە با پێم بابزانین ئەی بە تەنکەر و شت ئاوتان بۆ نایێت ئاو نە بەپارە دینین باشە تەنکەرێک بە چەند بۆتانێن وڵا بە شێستی بە ئافتایی زۆرە ڕەنگە بەشی هەفتەیەک ئەگە بەخوا شت عیوانەکە کەمبی بەشەیەکە کە زۆر بینە ئاە بەشەی پێ ڕۆژناکە ئێستا بینیم ڕەشماڵەکانتان زۆری گۆڕاوە بۆ بە خێمە ئۆشتانە ئیسراحەتی ژێر ڕەشماڵی خۆشتر نییە بەرێ وڵا بەرەزاەوە ئەو زمانەی ڕۆندایەتی ڕسمار و چیخ و چی زمانی وراغە ئەو نەمایە خێوەتۆکاندایە پیکا بە چدرێت چێر دەن ئاسانترە زۆر جار دەبینی لە هەندێک شوێن دیوەخانێکیشان ڕازاندێتەوە بیران لەوە کردوەوە کە میوانیان دێ میوان بێن دەبی دەیژن و پێ میوانان دیاربی دەبی ناوبڕی لێبی بەراژیانەکە خۆش نییە ئەو زمانی نەجێ هەیە نە ئاو هەیە نە لەوەڕ هەیە نە توتان هەیە لە بە ئاو تو لێوە لەرزەی تۆ بە تیارەیە و لیزن نادەن و دەستنە چ کوێستانێک دوای ئەوەی کە لێرە ڕۆشتن هەرگۆت ئەرێوەڵە هەڵگوڕ مەترسی لێیە بەرێ وڵا هەیە هەیە
گەورە محفوظتان کە ئینشاءڵڵا دنیاخوا مەمنون دەخەمێ ڕەوەندیش دانا ئاوەکەن لۆ دابین کەن بە ئاوەکەن لۆ هاتەماشە ئەقڕاوەکە وەلەوانەیە لەو برادری دیاربی ئاوەکە کۆ ئەیوانە هەموو نەخۆش بەندی پڕی کردمە چیتان بۆ بک باشە حکومت با ئاوێن لۆ دابین ئارێ وەڵڵا باشە ئێوە لێرە ئەگەر بیری لێدەن ئیشتان بە بیری ئیشی بیری نێرە ناوەڵا لێرە بیری نادرێ کۆی ناوەڵی بیر لێدن لەوانی هەبکەنەگەن متەماتە ئالۆ ڕەوەندی هەر نابی بۆ چارەی تو دی وەڵا تەما دنیاوە تەماکە تێکاکە مابیری لێدە کولی گرێ سەعمەر بێتێرە ئینشاءڵڵا خی گەورە سەلامەتان کە ئینشاءڵڵا هیوادارم پەیامەکەشتان بکە بەڕێزی شایی منی سلام علیکم پلکە هەردوو چاوم بەخێر بێ مامۆستا چاوت ماچەکەم دەستخۆشی بەرنامەت لێکم بەخێرین سەر چاوم خوا لێ ڕازی بێ خوا لێ ڕازی بێ سوپاست دەکەین خی گەورە ئەو ماندوو بوو نەشتان لێ وەرگێ بە ئیشەڵا بە ئەجری قیامەت دەست خۆش بی زۆر مەمنون سەر چاوم بەخێرین سەر هەردوو چاوم سوپاست دەکەین با بزانین تۆ کاری بێریەکەی وانە بەرێرە وەڵا بابزانم ئیشی بێری چییە وەڵایشی بێرێ ئەدۆشین بزنەکە دۆشین و شیریە کورینی ئەگە بکەینە پەنیرەکەینە پەنیر و ئەگەنەکەینە ماست پەنیرەکە بە زەحمەتترە لە ماستی ئەی شیرەکە ئەبێ شیرەکە ئەگەر ما بێتەوە ڕۆژی پێشتر بێ ئەبێ بۆ پەنیری ناوەڵا دەبێ هەر ئەو ڕۆژی ڕاستە و خۆ بکەیە بەێ باشە ئەو پەنیرە ئێوە بە دەرمانی تایبەت دەکەینیان بە شیلاوگی حیوانی وڵا بە دەرمانی فەوڕی هەیە بەێ ئەوە لە معمیلەکە لۆن دەنی دەرمانی فەوڕی بەوی هێوێنی پێداکەی پێم بڵێ ئەم ئیشە بۆ ئێوە ئافرەتان زۆر بە زەحمەت وەڵان زەحمەتە بەسما چیش بێماندی بوو نەکرێ وڵا هیچ شتێ بێ مادی بین ناکە ئارێ وەڵا ئەی شکر کچەکان هەن یارمەتی دەدەن وەنیە وڵادوونە بەێ خۆوان حەزیان لە بڵێن حەزیان لە شار و ئەوانە بێ و بڵێن ئەیمە حەزمان لەم ئیشە وەچۆ گوتی جاریا دەگەرەمەدانا تا قسمەتیان هەرستی ئەزە هەنجینێکە لۆ خۆ ئەو ئیشێکەن دەگەرەمەوەڵە تۆ پێم بڵێ ئەگەر ئێستا کەسێک بێ بڵێ حیوانەکانتان بفرۆشن بزنەکان بفرۆشن و وەرنە شاری دەیکەن ناوەلا پێم ناخۆشەوەڵە حەزم لێ لێرانە وهاناوە خۆشتە تۆ دەمێکە ئیشی ڕەوەندایەتیەکەی هەشنۆ ساڵە تقریبەوە سەری بە ساری وەنە 20 ساڵ کەواتە ئەی ئێستا ناکە بڵێ سارە هەیە و تەنکەر هەیە و ئاوتان بۆ هێنێ و بە سارە مەڕەکان دەگوازنەوە دایان بنە کوێستانێ و ئەی وەختی خۆی ئەو مەڕۆشتانەتان بە چیە گواستەوە دەتان برنە کوێستانێ نەچوونە کوێستانە قەت بە ناوەڵام هەلێرا نەبووینە نەچوینە پای زوو بوارانە تا چینە گوندی خۆ مالێرەینە تۆ پێم بڵێ ئێوە لای بناویان و ئەوانەوە هاتون یا لە دەشتی هەریرەوە ناوەڵەمە لە ئارانێ هاتینە دۆڵی ئالان بەێ دەوری ئارانە چ گوندێکینەوە بەخۆی وەڵا پێش ئەوان ئێ بلەینا بەس لەمی ژاکەتینە ئارانێ بەڵێ بەڕێزان ئەوەی کە لە پشتمەوە دیارە ئەوە ڕەوەی وڵاخە بەرزەیە ینی ئەسپیتایە ئێستریتایە لەگەڵ ماهینە جاران لە لادەکانە کەوکاتە وڵاخە بەرزە زۆرتر بوو هەموو لادەکان کوێستانێکی وەکو ئەم کوێستانیان هەبوو بەم شێوەیە وڵاخ و واروەها وڵاخە بەرزەکانیان بەخێوە کرد ئەویشەوە بوو کە ماینێکیان هێنا ئەم بەستەوە عادەتەن هەم ئەسپ و هەم ئێستەکان لە دەورەی ئەلەوەڕان دوور ناکەوتنەوە ئەو شوێنەش حتمما کانیا و ئاوشتی لێ بووە ڕۆژی جارێک مەسەلەن ڕەوکەوانەکە و کەسێک کە سەرپەرشتی کردو نەهات ماینەکەی ئاوەدایە خودی بردن ئاوێدان و دوایە هاتەوە ئەی بەسەوە لە شوێنەکەی خوان و لێگەڕاواتە بە درێژایی چەند مانجێک ئەو وڵاخە بەرزانە ئەو ئەسپ و ماین و ئێسترانە لەوێ بوون زۆر جاراوانی کە پشتیان بریندارە بوو بەهۆی بارکردن و باری قورس و کورتانکردنەوە ئەو ماوەیە کە لە کوێستانەکان داهێنا بە تایبەتی لە بەهارانە بەهاران چونکە هەم بارانی لێدان هەم جەوەکەی بڵێن جەوی بەهاری زۆر تەڕ و توش و ئەوانە بوو وردە پشتیشان لەگەڵا پاگە بۆەوە واوە بوو بە بەشێک لە چارەسەر برینەکانیان چاگە بوو وردە
پشتیان تووکی هێنایەوە قەڵەوە بوون و جارێککە سەر لە نوێیان گرتنەوە بۆیە ئێستا ئەمانەی کەیان بینی ئەم ڕەوە ئەسپ و ئێستر و واروەها ماینە هیچ کەسێکیان لەگەڵان نییە لێرە بەرەڵا کراون بخوان ماوەیەکی باشە تاکۆم سەوزایە لێرا بێ ئەلەوە ڕێن و قەڵەوە بن و دوایی وردەوردایان گرنەوە و ئایان بنەوە ئان خەنەوە ژێربارەوە بۆیە لە دەشتی هەریرەوە ئەم وڵاخانیان هێناوە لێرە لەم سەرچیایە بەرەڵایان کردو. بينا وميدا بديرة هرش السرير ولا بديرة ما شكاك شاب الخير ئەمە نێریەکە بەرێ سەرپشتەکەی هێڵیتەوە بەرێ بۆ سەرپشتەکەی بەخوای مامەستاوە لەبەر ئەوەی گەرما یعنی بەرێ ئەرێوەڵە بۆچی نزیکی نیوەڕۆ حیوانە بڕنەوە بەخوای تۆزە گەرم بەرێ تۆزە گەرم بی لۆ بڕینەوەی خۆشتۆ لە بەکە لە خوشتیوانە بەرێ ئەجۆ کە بڕ گەرمبی باشترە ئەمانیان دەشێن پێڵم برنگ بەزوازام ئێوە کەلەخی پێڵ بەرێ بە مامەستا بەرێ کەرخ ئەو کەلەخە بینم زۆر چاک بەکاری دێنی تۆ کەلەخەکەشت تیژە چەند ساڵە حیوانە بڕیەوە بەخوای تقریبان 30 سارە بی بەرێ 25 30 سار بەرێ ماشەڵڵا باشە بە سعاتێ چەند حیوانە بڕیتەوە بەخوای 30 هەتا سلسەری سل حیوان تا 30 ئەوە بەرێ تقریبان ئای ڕۆژێ 100 سەریە بڕمەوە بینیم لە ناوەڕاستەوە دەست پێ کردی نێریەکە بۆ بەرێ بەقڕانزا مامەستا یعنی ئەوە یەکەم زار بم ئەوە لەو لای دەستم لەو لای چاپانم یعنی ئەولا لەو لای دەم ئەو زارش لەو لای ڕادەم یعنی هەر زاری لایەکی زارێک کەلەخە بێ هیم بێ زۆر تیژ بێ زۆر تیژە مامەستا ئەوە خاصە و کەلەخە لە چی دروست کراوە بەخوا ئەوە لە مەرغان پێێرێت بەرێ ئەی باشە چۆن نایبڕن ئەوە ئیشتن مامەستا ینی ئیشن ئەوێ ینی معدل ئەیشێ ماویشەیە لۆی نابڕین ئەگەر کابراایکی نەزانی بێ هەموو قالبی دەبڕی مەبەسم وەیە لە پێشەوە ڕەنگە دەست ببڕی لێرەشەوە لەوانەیە لە بەنووکەکەی حیوانەکە برینە بەرێ ئەرێوەڵە ئەگەر بریناریکەن چ دەرمانێت بەخوای زا مامەستا دەرمان مەلاری هەیە دەرمان ئەسپەنیک هەیە برم ئەو دەرمانی بەسە پشتێوەرەکەن ئەو هەموو خاصن ئەوان هەمووی جاران بە خۆڵەمێشکیش ئەم برژان بەرێ خۆرەمێش ئەتوانین برم ئەو ڕیخە ئەتوانێت ڕخەکەی تەر ئەو شتێشن ئەو هەر احتیاجە بابزانم تۆ حەزەکەی چ حیوانێک زیاتر ببڕیتەوە ئەمن بەڵێ قورآن فەرقی نییە باشە تۆ هیچ جارە حیوانت بریندار کردووە بەرێ ئەی بە چی تیماریەکەی فیشارە بەردا بەو شتانە باشە تۆ پێم بڵێ بەنووکەکەی برینارە بێ یا بەدەمەکەی نا بەدەوی بریندارەوی خۆ بەرینار بێ زۆر برینارە بێ بەخوای کەم ئەوە بزن کەم بەس مەڕ زۆر بریندارەبی لەبەرە چی لەبەر لە خوریەکەی ناچەوە بابزانم بەرێ لە باندی زیاتر بریندارەبی ئەگەنا بزن بریندار نابی ئەی تۆ بابزانم بە سعاتێک چەند حیوانت بڕیتەوە بە قورآن تاقیب نەکردو بەس لەوانەیە زۆری وەلا بزن زۆری بڕێتەوە بەرێ سەلامەت بێ ما بەیم سەلام عەلیکم سلام ورحمة الله وبركاته باشی شکر سعيد لتوكي باشي سپاس دەکەم بابزانم بەدەست حیوانداریەوە چۆنی چ حاڵێکت والله عندنا باش بري ولا باش يعني شكرا الحمد ايش باش لا بيش شكرا دي باقا عندنا سكت
کاسبی باوە باشە ئەمڕۆ هەرەوەزی جۆبڕی جەنابتە بەریا باشە بەس بزنە بڕنەوە بەریا ئەرێوە لە بەس بزن ئەی بۆ مەڕنابڕنەوە ولا بەڕدیت لە لاان ویژرە بە خوار بزن هێ بەڕدی ینی جەنابەت بەس بزنداری بەریا باشە تۆ پێم بڵێ ئەم وەیکەی بڕنەوە چی لێ ئەم واکێکە بڕیەوە ولا فڕێدەی وەچ لێ شتێک ناکە ئەم وە هیچ خوری مە بسۆتی بچ لێرا خەرکەیدۆ ئاگرچ بەرێ لێ بسۆتی ئەرێوە ینی هیچ سوودێکی نیە بۆ ئێوە پێش ئێستا هەبوو وەسەلالیت هیچ پێش ئێستا حالە بە خوری بە 5,000 بە 2,000 بە 3,000 خەرکە هەمووی فڕ ڕەشماڵ و شت تازە ناکەنەوە بۆ خۆتان بیکەن بە ڕەشماڵ کەس ناکە لا زیاتر خێمە و شت بەکارێن بەسەر ئەربابووی خێمە ئاسانترە خۆشترە بەسرە خێوە ڕەشمە بە سەفی گەلک زۆر 300-400-500,000 کێسی بێ جاران لەبەر ڕەشماڵە زۆر بەکارێنەوە چکە لە ژێرە ئاگریشان کردوەوە کەس نەبوو بەدی ئەی بابزانم پێشتر تۆ هەرەوەز لەگەڵ ئەو خزمانە کردووە کە ئێستا هاتوون بۆ یارمەتیدانی تۆ بەرێرەوە بە هەرەوەزە بەرەوەزە ئێمە بارەوەز هەموو سارەی ویە هەرەوەز چ تەکلیفێک لەسەر تۆ دروستەکە خۆ حتمما تۆ پارە شتیان پێ نادێ وەنیە بۆ خزمەت و ئەوانە ئەنە عادەتەن چیە هەر بۆ خزمەتە خزمەتیانەکەیت و تەوا خێر بەخێرە خۆیتەوە کە ئێمە هەموو سارەی وەیە کەس با برێ بە پاڵ و بەشتیوە ناسکە ئەوی بە پیاوەتی بەخێرە خۆی دێت و تۆ بینیم هینەکان بەرانەکە هین عفو نێریەکان مویان زۆرتر پێوە بوو ئادی لێری بەبووترە لێ بسێ یعنی مەمەسمان مێ و نێر بەموترەوە لێر بەربووترە بەریاتی فەرقی زۆرە ئەی تعاملکردنی نێری و بزانانی تۆ ئەو نێرانت ڕاگرتۆ بە معدەلی لە ناو بزنەکەیانە بەریاتی بەهاڵە دەبی دەگەلانی هەتا وەختی خۆ بزنەکە دێتە لێری داوچێنە لێری هەستم کرد بۆنیان هەیە ئێستا وەختی وای هاتۆ تەگە و ئەوان هاتووە هەلا وڵا تا بەرەبەری پایزێنە لە وەختی بزە دێتە لێری لە ئەگەر ئەو کاتە دەوروبەری پاییز بێتە نێریە ئەی کەی دەزێ تقریبا زار شرط لێری خوا ئیوە هەیە باجی دو هەیە باجی سێ هەیە باجی چار ئەو لە باش شوێنەکان فەرق ناکات کوێستان و گەرمیان بۆ بەتەگەبوون فەرق ناکات لە فەرقی زۆرە کو لێرە بزنە ئاوە گەرمەی خوا لە چستانی ئاو ساردی بخواتە کو فەرقی زۆر تۆ جەنابەت هەر لێرامێنیتەوە یا چی کوێستانە هەر لێرا بەریا بەس زۆر گەرم نابێ هاوین وەلا خۆشەوەلا گەرمە بی بەس بە شێوەش نیە بزنیش لە مەڕ بە تەحملترە خۆی بۆ هینەکە باشە بۆ ئێستا ئەی بڕنەوە لەبەر چی بڕینەوە چی سوودێکی هەیە بۆ بزن گەرمە بەرە گەرم بزن ئەگە خۆی ببڕێتەوە لە هاوینێ فێرکترە و بووی گەرمە زۆر هەر بەو کە لە خوشتە ئەی بڕنەوە چۆن ئەی مەکینەیەک شتێکتان نییە وەلا ئەوە خۆشتەکە خۆشتر لە بەچینەی بەچینە خۆی بەخۆی هەر لە ئەوەکە ئەی تاشێ سۆتی لە بەتاوێ تاسیری زۆر لوتاوێ السلام عليكم. سلام ورحمة الله وبركاته بخير بن ساتها ممنونين. بازانم شو اللي تو ليرة تشين؟ ولا حيوانة حيوان ليرة تشلي دكيتو. ولا أبا ما أقارو ألا ورمتين ما يعني تو شواني. ملي شواني. باشا ايوا بزنتان يا مروا بزن بلي باشا مروا بزن بيك زحمتني انا حبينا نالك كم بزنا كم بزنا بلي شكا بزن تو زهارو اوانا ونيا بلي مره كفقيله بلي باشا اي تو بيملا حر ليره تو بس ليره لقال حيوان خليتي بلي باشا اي بابزانم ولا خبرزو امانه بلين استير اسب اوان هيش دان ناولا هيتينيا باشا ايوا لتشو دين بويرا ولا بعدين الرتين بعدين لا بزيل الرتين
لە بجلی تینە سۆرە بە نەهێریرێ ئەی کێشنەوە بجلی مانجی یازدا مانجی یازدا تۆ بابزانم هەر لێرە بنیان دەچنە کوێستانی سەرش ئەچینە تویستانە لێرا بین بەس هەوسارە بێ لەوەڕێ هەوسارە ئەچینە تویستانی ئەچنە کوێستانی بەچی ئەم کەلوپەلە ئەگوازنەوە و حیوانەکان بەچی ئەگوازنەوە وەڵە حیوان پەپەیاچیتون ئەو کەلوپەلەش بە سیارەیە بین بەس باشە مەڕەکان قاچیان تووشی شلکە ئەوانە نابێت ناوەڵە فێرە فێرە بەێ بە چێوەکان دایبنیا بە جادی قیرە نالا پەچێرەکاندا بەنجادە قیڕە بەێ چکە سمی هین مەڕی تو سناسکە بەێ ناسکە بەرە هیچ تێک ناچیت بەێ تۆ پێم بڵێ بە دیار چیەوە دانیشتی ولا لا ئەوە پەنیرە خەریکی پەنیر چۆن دروستەکرێ عادی بۆمان بڵێ ولا زاد دە حیوانە دۆشم دە هەنجی شین مەوە دە پیچەکە هێوێنە لێکە هەنجیش دە گەشم وەچی گەشیم دە ئەوە لێگرم پەنیرە هەنجی جاوە لۆری لە کوچکانم لۆرەش لێگری باشە زۆری دەبێ بە ئاو ئەرێ وەلا باشە شیری مەڕان بۆ پەنیری باشایی بزن ناولێ مەڕە ئیمەڕا چەورە ئەرێ وەلا لێ مەڕە پترە کەویتێ ئەی تۆ پێم بڵێ ئێوە زیاترێکم بە پەنیر یایکەن بە ماست ناوەلا ماستەکە ئەوترە لە پەنیرە باشە مەبەستمەوە پەنیری زۆر دەکەن یا دەیکەن بە ماست و ماستەکەی هینەکەن دام لێن ئێساوە چەنی ماوە چەنێکە بێ ڕاوەستی هەتاکو دەبێ بە پەنیر ها بزانەمەی بە ئەبێ بمەیە ئاوەکە جیاب بێتەوە لە پەنیرەکە وایە باشە با بزانین دوایی چۆن دەیگوشی باشە أنا بعمل خوف وليد هذا اسمه برنامج هەرکە شیرەکە ئەدۆشن هەر خێرا بە گەرمی ئەندازەیە گەرمە فرێشە تازەیە یەکسەر هەوێنی پێکەن و ئەبێ بەم پەنیرە دوایی پەنیرەکە ئاوی پەنیرەکە جارشکە دەکوڵێنەوە ئاوی پەنیرەکە بۆچی دەکوڵێنەوە پلکە لەبەر لۆرە لەبەر لۆرچی ئەجا دوایی ئاوەکە فرێ دەڕێژین باشە لۆرێک چەنەگە بێ بکوڵێ ئاوەکەی ولا تبێ بە کۆر بێ بەکوڵ بێ ئەنجا لە سەرەکەی بنیشێ دە تێکدەن هەتا لۆ ڕاستەرەکەبن هەنجیش بچێ ڕاستەکەدن دەهێت لە تورکیکەی کە لە تورکیەکان ئێوە بەتەڕی هەڵدەگرن یا بەشکی هەتا هەشکە بن هەنجی دێتە پیستاکەی ئەی باشە ئەی پەنیری پێستە و ئەوەی کە پێ گوترێ مەیرە و ئەوانە چۆن نەکرێ وەلا مایرۆش بچی هێوێنین لێ کرد زەدە هەستین لە کوچکانین پە پەنیرەوە دە تێکدەن هەتا لەوریانە کارنێ هەنجی دێ لە تورکیکەی لە پێستی باشە ئەی هەیە لە دەبەشی دەکا بەڵێ ئەوە چەندێکی پێچێ هەتاکو دەبێ تا چەند هەڵیەگرن چەند مانگ وەلا هەلە ئەوێ مانجە داگنە هەتا پایزێ هەنجیش وچی چۆینەوە دە لێک داین و دە تورکۆکەکەین و تەمە زەمیدانینەوە ئێوە بۆ خۆتان حەسان لەو پەنیرەیە یا لە پەنیری پێستیە لە حەزین لە پەنیرەیە پەنیرە تازەیە پیستە ناخۆن پێستەی ناخۆن ناوە لە ناخۆنە پە زەحمەتن بەڕێزان بەوە نییە کە سەری خام لە مەکان هەڵەدەمەوە زۆرجار لە بەرنامەکە هەر وەکو بینین و وەکو بابەتێکی خۆش بۆ ئێوەی خۆشەویست دەگەنا باوەڕکان ئەوەنە نەفسن نیم یعنی بە معلوماتان مام حاجی ڕەشید سەلام عەلەیکوم سلام ڕحمەت الله وبەرەکات سپاس دەکەم
سار سەرێ من سوپاس دەکەین مام حاجی لەگەڵ پرسیارێکی نیم بە زووتیان لێ بکە قەیناکە تووڕە نابێ وتیان بزانە ژنێکی دینانێ ناوە لە هەرێکی نینە بە تەمانی دانێکی دیبێن عمرەکە چۆ بەرێ ئەی خۆ دەڵێن بۆ ئاخری ئەمری زۆر چاکە ئەوە لە باش نییە هەرێ بە بۆ خۆیان منیان وازانم غەڵەت تێگەیاندووە بینی دەمریتە هەرێ وەڵای خۆ هەڕەنگە هەندێک هەمپیان خۆش بێت بەرێ مام حاجی لەکەیەوە کاری ڕەوەندایەتی دەکەیت وەلەوە 20 ساڵ زیاترە 30 ساڵ هەیە کاری ڕەوەندایەتی پێ خۆشە ئەرێ وەڵا پێم خۆشە بەرێ هەم باو ساڵە بێت لە واردیا و بێ هەمە تشتیا و لە واردنی ئاو نییە ئەی چیای بەنی هەریرەت پێ خۆشە ئەرێ وەڵا ئەخۆشە هەستەکەم هەوایەکی زۆر فێنچی هەیە بە خوددا هەواشی فێنچی و هەیجێکی خۆشە ئەی بڵێندا هەروە گفیە باک بتێتە هێرەها باشە کاک حاجی با بزانم لەگەڵ تاعەت و عیبادەت و نوێشکردن و ڕۆژوان چۆنن وەڵا تەقەسوودێکین الحەمدلله باشە ئەی بۆ جمعی چ دەکەن وەلا ناچینە جمعی جمعتان بۆ ناکرێت نا بە خودی نای دەکەێت ئەی مامۆستایەک نێ لێرە بێ جمعتان بۆ بکە ناوەلە نینە مامۆستا بەس وا هەستەکەم هەندێک لە گەنجەکان کە سیارە وشت هەبێ دەچن لە کەڵەکینی هینە دەکەن ناچین هە ناچین توڕم پێ لێرە و کاڕم ئەما بێ توڕم پێ توڕم پێ ئەی ڕۆژوو بە زەحمەت نین بۆ ئێوە بەرێ وەڵا زەحمەتن بەرێتە بێ خودی شە لە قبول بکەتن ئینشاءالله قبول دەبی باشە تۆ با بزانم مرد هەیە یا بزن مەڕوو بزن ئەی ڕەشە وڵاخت بۆ نییە ناوەلە نییە ئەی وڵاخە بەرزە ئەسپێک وڵاخن نینە ئەی باشە ئەگەر ماڵی بارکەن و بچنە چێسان هەیە ئەم مەڕوو ئەم دەواروشتە بە چیە بن بە توڕمپێلی بای بەێ مارپە پیادێکی ماڵژی پە توڕمپێلی چی لەو کاکەشم پرسی وتم باشە مەڕ ناسکە هەتاکو ئەوێ ماندوو نابێ سمی تووشی شەلکە و شەلیون ئەوانە نابێ هێدی پە بێنە بن پە بێن هێدی باشە بە جادێ قیرا دەبێنیان بە و کێفانای لەڕاوی فارە دەبای بەڵێ ئەی لەوێ شوێنتان هەیە شوێنی تایبەتتان هەیە لە چێستانە وەلە نینە پە پارە ئەکە جێک هەبی پە پارەیە باشە مەڕ حەزی وازام زۆرتر لە هەوای چێستانی خۆ جاری وای چێستانەکە جاشی ئەوەندە لێ نییە بەس وازانم هەواکەی پێ خۆشە هەوای خۆشە بەێ چیش نەخۆ پە هەوای حیوان قەرەوە بیتن کوڕەکان کچەکان ئەلحەمدوللا شکر لەگەڵ تا شەکەی دەکەن بەێ وەلە چ قسوودیان خی گەورە سەلامەتان لێ رازی بیارب بێ ئینشاء ماندوونە بێ قوربان تام خێر بخواک یا ڕەبی ئەوە دەمە ئێوارەیە پێچێ ماندی دیاربی بەێ بزانم ئێستا وەختی هاوێرە بەێ ئەمە ڕۆژی چەند جار ئاوێریانەکەن ڕۆژێ دوو هاوێریانەکەین باشە ینی بەیانی و ئێوارە ئەی جا چیە مێنێتەوە بۆ خۆتان شیرەکانی بدوشن ژن ئەدۆشن ئەخرەزانم مەبەسم ئەوەیە ئەگەر تۆ هاوێریکەی کارەکە یا بەرخەکە فەرخەکە شیرەکە بخوا ئەی کەی ئەیدۆشن دانینی بڕە تقریبا سعات دەوری نۆی ینی ئەم مەڕانە سێ جار دێنەوە دوو جارە ئەدۆشین دوو جارانە دوو جارانیش ئاوێری بەێ هێشتا لەوە ڕوو شت باشە لێرە بەێ باشە زۆر باشە ئاریوەلە لە خوای بەزیادیوی باشە زیاتر بۆ ئەوە بۆ ئاو زۆر گرفتان هەیە یا بۆ لەوەڕ بەس لە ئاوێ هیلاکی ئاو ئاریوەلە دەخوای گەورە سەلامەتان کە ئینشاءالله ئەی دووریەخەنەوە زۆر دووریەخەنەوە مەڕەکە لێرە لەو ئاقارانە ئەلەوەڕان ئێرە لەو هەردانە باشە نەدەچێتە خوارە بم نە بە دیوی ئەو دیوێ و نە بەم دیوێ ئەم ناڕوات ناوە ئەنە ناڕوە ناوە لە بەری الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله خۆشەویستان بەم شێوەیە لە سەر چیای بەنی هەریم لە
نێوانی دۆڵی ئالانە و هەروەها دەشتی هەرید بەرنامە ئەم جارەمان پێشکەشکردن بەو هیوای بە دڵتان بوو بێ تاکو و بە یەگەشتنەوەیکی دیکە و بەرنمەیەکی دیکەی ئاوادان بێ ماڵتان ئاوادان و خوا حافیز